بازار ساڵی 96 کات شەڕی براکوژیە ئەو وەختی چەند گرانی بوو ئێستا بە هەمان شێوە گرانیە باس بکەم چ شتێکی لەو باسکە لەوەی گرستان بە 175,000 بنزین بە 1000 بەژیان سارم نەبووە لە خوای بەزیادی بنزین بە 1000 دیناری باشە کەجیەوە کورە بەخوا و حکوومەت بکەم ساعات سا لە عملای دێمەوە هەبڕێەوەی دەبم عالم والله نازانی چ بکە بە قورئان ئەشیا هەمووی گران بوو و ئەوانە دەستیان بەسەر هەموو کۆمپانیا و مۆمپانیاکاندا گرتیەوە بە کەیفی خۆیان سەری لەسەردا دەنێن و عالمی سوپارەی نییە و چەند نییە و خانە نشینە فەوتایە و وەزعی بازاری زۆر خراپ ئاوڵاتی پارەکەی دەدا و بارگرانیەکە دەکەوتە سەر ئەشیا بەعام گرانە سببەکەش هەمووی حکوومەتە لەبەرەوەی حکوومەت باتی دانێتە سەر هەموو شتێکی کابرا مەجبورە ئەشیاکە گران بکە ئەگە باز هەرزان بێ حکوومەت یارمەتی عالەمی بدا ئەشیاکە هەرزان دەبێ هیچ شتێک هەرزان نییە وەڵام مامە زەحمەتە زۆر زەحمەتە ژیان بەڕێوەبردن ئێستا زەحمەتە بە هەموو کەسی ناکرێ عالەم بە دەرۆزەکەتیە ئیلا گە پەنا لە خوای ملۆمە چا بکە گەنە بەوانە چا نابێ پێش هەر بژاتنی شەروا و باشتر نەو ئەوەدا خۆشتەکان نیوە زیاتر گران بوو تازە نەفت و بانزینەکە گران بوو دەگەر غازی دناوەندی پێش هەندێش هەموو ڕۆژی هەرا گرانەبی مثلەن تەماشا ئەکەی کە شتێک پێشان بە 1000 دیناری بێ ئێستا بە 30,000ە هێ باش دۆلار 25,000 یات سەرێ لەبەر چی هەموو شتە گران بوو هیچ ڕقابەیەک لە بازاری نییە بەڕاستی ئەمانە وەڵا لەو پەڕی ناخۆشیدایە وەڵا لەوەی گرانتر بەرمیلە نەفەت بە 170 و 165,000 بتڵە غاز دەگە ئێستا تو بگەر بتەوێ بکەی لە بازاری ڕەش بە 14 17 حەسەب ڕێکەتنە یعنی ئەوە بەڕە گرانتر لەوەی سێ هەبی نازانم یعنی نابینم لەوەی گرانتر یعنی هەتا ئێستا منەوە عمرم بۆ 65 ساڵ ئەو گرانیم نەدیتێوشی ئێستا بەڕاستی والله برا ئەشیا گران بووە هەموو شت گرانە ڕوون گران بووە برنج گران بووە ئەشیا گران بووە بێ ئیشیە ئیش نییە گرانی بازار گشتیە یعنی بلێ حامە خەڵک عەزی لێ بەعام وەزعی بازارە هەرزان بیتن گشت خەڵک لەو ئیمکانەتی نییە کە هەندێک شتەیە عەزی لێبی بکڕیتن یان بەکاری بینی ناتوانانی بیکڕی بەکاری بینیتن بەڵام ئەمە لەگەڵ چی داین لەگەڵ ئەوە داین کە لەمە دووە ئینشاءڵڵا ببتە هەرزانی هەم نەفت هەم غاز هەموو شتێک ببتەوە هەرزانی وەکو قەدیم وەکو جاران Robert.